کاگە ئیماد ئەو کاتت باش کاگە ئیماد سپاس کاگە ئیمادە تو پارێزەری لالالاڤی وەنیە؟ نەڵێجان کاگە ئیماد خەواڵە چەند بە ئێمە گوتیە کە ئێوە شوقەیەکی زۆر زیاتر لە 1150 شوقەیە ماوەی ساڵێک تێپەڕیە کە عەقدتان لەگەریان کردیە ئەگەر لە ماوەی ئەو ساڵەی تەواونە ئەو مودەتەی پرۆتۆکۆلەکەی نووسیتان مانگانە $300 قەرەبوو دەدەنەوە ئەڵێن یەک فلسمان نەدرایتەوە لێشمان زۆر بێمنەتە بەڕێزت ئەڵێن زۆر بە بێڕێزانە مامەڵەیان لەگە دەکەی کاک ئیماد کۆمێنتت چی لەسەرەوەی؟ کاک قادر ئەمە بایەشتی بەبرای خۆم برێم موضوعی محامی عام يعني ئەگەر هەرچیش زانی شتووە عام محامی ئەگەر تەشی کرد لە بەرژەوەندی بەرامبەرەکەی نەبوو ئەوە دەڵێن محامیەکی خوانە ناسە و ئەو شتانەیە بەڵام ئەگەر محامیەکە لە بەرژەوەندی قسەی کرد و سەلاحدێن محامیەکی زۆر چاکە و پیاوی باشە ئەوە عام باشە برێ من بەڵێ ئەتو ئەو پرۆژەی باسی دەکەی پێدێن ڤینۆس تاوەر باشە ئەوەی نزیک مەتاڕی هەولێرە لالاڤ ئێرپۆرت بەڵێ نەخێر لالاڤ ئێرپۆرت ئەوەیە تو لێ لالاڤ ئێرپۆرت ئوستا ئەمە عەقدمان لەگەریان کردیە لە عەقدەکەی نووسیتمان لە ماوەی 18 مانگی کارکردن لەناو دەکەین تەسمیلتان دەکەیت باشە؟ بەڵێ وایە هەندێک تاخیر بوو ئەو خەڵکە دێتن 18 مانگی کارکردن ناکاتن ئەمە دەرم کاکە تەقویمی سێر دەکەن ئەم کاکە 18 مانگی تەقویمیە سێر دەکەی کە 16 مانگە کارکردن جیاوازە لە اختصاصی محکەمەیە یان اختصاصی محکەمە مانگی کارکردن دادەنێت باشە برای بەڕێز ئەوان دێن دەرێت ئێستا شتیوە ئەوە من وەکو مەحامی پێم گوتی کاکە عەقدەکەت هەیە عەقدەکەشت هەموو مافێکی تێدایە باشە مافی تو تێدا زامن کرایە بە مەحامیان پیشان بدەن و شتیەوە دەرێن ئێستا دەمانەوێت دێن کاکە عەقدی ئەجری ئیجاری ئەجری مثلی پێدرێت ئەجری مثل لا دەبی دوو مەرحەلە هەبیتن ئەو قانونیە یەکە چا پێدەوێت ئیستیلامی فعلی ئیستیلامی ئیفترازی لەناو عەقدەکەیدا هەیە ئیستیلامی فعلیش کە ڕوو بدا پرۆژەکە تەواوی وەردەگرنەوە دەرێم لەو دوو تاریخەی کە وەرتانگرتەوە ئەو وەختی بێتنە بەردگیری خۆتانتان بستنە محکەمەی بە دوو جەلسە حاکم ئەوەشی دادەنێتن دەرێ ئەوەندە مانگەی کارکردنە و غەڕامی تەرخیریتان لەبۆ دەبەسێتەوە ئەوە وەکو مەحامی ئەوەندەی دەرێت چونکە ئەمە ساحێب نیم من ناتوانم بێ ئێستا دەدەمەوە ئەوە لە دەدەمەوە ئەو زەکەوە هەدە خەڵکەوە دەرێت خەڵک تووڕە دەبێتەوە لە پێشە منیش ینی قسەیان کردن کات وەڵی لە گولی جوانی پێ نەگوتنیم کاتە عەقدەکەت واضحە دەتانی بچێ محکەمەیان نیشتیشاری مەحامێکی پێ بکەی کاک ئیماد برا پرۆژەکە لە 15 2022 باید تەواو بی ئەگەر هەموو جمعە و خوای قەوس هەموو کاتی پشوو باران و ناخۆشیەکانیش لێ فرێدەی دەبایە لە 15/5/23 تەواو ببایە ئەنگۆ تو لە عەقدەکەی لەگەریان کردیە هەر مانگێک تاخیر بی $300 قەرەبویان دەدەنەوە باشە بۆ ئێستا تەخیر بووە لۆ $300 نادەنەوە لۆ بستنە محکەمەی والله برادر ئەوە ڕێی مدیر بەو نەوعەی ئەوەی دەکاتن مدیر چێ ینی چێ مدیرە تو عەقدەکەت کرد ئەتۆ عەقدەکەت کرد بەڵێ من عەقدم کردیە بە سیفەتی وەکیل عەقدمان کردیە بە سیفەتی شەخسی کۆم نەکردیە بەڵێ ئەو شتانە هەر عەقدی جیاوازە هەندێکێ مانگێک هەندێکێ 3 مانگ هەندێک 4 مانگ زووتر تاقیتری تێدا یعنی شتێک نییە بێ عام بیدەمەوە برا 1125 شوقەیە یعنی ئێستا غەدرێک لەو خەڵکەی دەکرێوە کوردەیان شەریکەی تر ساڵێک تێپەڕیە لە وەختی خۆی لەناو عەقدەکەی نووسرایە $300 دەدەنێ لە هەر مانگێک تاخیر بی ئێستا پێیان دەرێن بڕۆ لە خۆتان شکایەت دەکەن
لەشک محکەمەی هیچتان بەدەست ناکەوی لەبەرەوەی ئەنگۆ پشتان هەیە. وهانية كقادر بشتمان هبين اشتوانية بخوي دعواشمان هي لوانية كابرا استالة دوبيتن دعوة بكاتن بس أتا استلامي فعلي رونا داتن حقي عالمي دهوا أول شو دو ماغا تقريبا ماغني وقت أوبا دبا استلام بكين يعني طواب في برنامج برا وصالك تيبرية كاك ببي برنامج قلت نو ببي عقد قلت ببي برنامج سكان بدقيق دكان كاك قادر بله بەپی بەرنامەی خۆمان دەود و ماگەی دەبا ئیستلام بکەین ئەویش لەسەر جادە و شتەکان کە مەجارێکی تەواو نەبوو جادەکەش دەبی هەر هەمووی بکەین بەس پرۆژەکە نییە تا موافقەی وی ماوەگە تقریباً 50 ڕۆژێکمان پێوی بەس جادەکەش موافقەمان کردیە وەردەگیرین و خەڵک دەبی بێتە پێش دەچ و پرۆژەی دەبی حتمەن دادە هەبی ئاوەڕۆی دەبیتن دەبی مەجاریکە بڕواتن ئەوە مشکلە ئەنگۆ دەبی کاکە ئەنگۆ عەقدتان لەگەریان کردیە ئەمە لێرە کاک ئەمن خانێژی گچکەم دروست کرد هەر مانجی 10,000 کرۆن تەخیر دەبی هەر هەفتەی یەکا $1,000 فعلەن 5 هەفتە تاخیر بوو عەقدەکە بوو بەبێ مەحکەمە کابرا 50,000 کرۆن لێ خۆش بوو برا ئەوە مشکلەی گۆیە تەخیر دەبی تەخیر نابێت و لەگە عەقدەکتان کردیا لەو عەقدە ئێستا پێیان گاڵتەیان پێ دەکەن دەرێن بڕۆنە مەحکەمەی یعنی ئەو شەریکەیە کە هەیتان کاکە گیان مۆزوعەکە ئەوە نیت شەریکێک هەیتمانیانە مۆزوعەکە یەک شتە کاکە دیاریکردنی ڕۆژی عەمەل دەبی مەحکەمە مفاتەحەی محافەزەی بکاتە چەند ڕۆژ عوتڵە بووە ئێستا ئەتوو بە خۆت مەحامی چەند تخوا کاک عیماد بە خۆت مەحامی چەند تەخیر بوونە ئەمن وەڵی ئەنار بەرەشی بەنەوەکێ لەوانەیە بە معەدەلی لێکدا بەگشتی بە معەدەلی نابی برای من بە معەدەلی نابی کاکە دامان نائی 500 کەسی وایە ئەو 500 کەسان گۆوەکو هەر لە بۆ خۆتان لە بۆ ئەخلاق و مزداقیەتی ئەو شەریکەتان نابی خاوەن وعدی خۆتان بن کە عەقدەک دەکەن لەگە خەڵک عقل لەبەر هەمجینێت مادەم تیجارەتە برێن لەو حالەتێکەوی و بەرنامەکە پێویست نابێتن پارە تووشی ئیشکالێکی مالی دەبی شتێوها دەبێتن نە پێت خۆش نییە ئەو شتە نەورۆ بەدا بس خەڵک پەنا باوە نییە بەڵێ بس عفوان بس باقسەکەی تەواو کرد موضوعەکە علاقەی باوەی نییە برێ ئەخلاقمان هەبی یانە چێمە تیجارەتی دەکەین کاکە تجارە دەگە ئەخلاق و مزداقەتی نەمینێ خۆت لا آخر أما تمشاكا أما عقدك كيديا عقدك آخر جوان عشان يكش موافقاتي بس كيديا هيك بس المحامية بشان كاس عقد كابرة بخوي بنسيتنا وهذا بس أنا حق أودا بيدك إنسان زي كان جيني دميتن مصالح كتس دبيت سنة بيتن بلا مسألة وعقد شو زود جوان ما دبوا كيديا أواج دخان طان داوي ما فكرت شو محكمة ويقعد دا کاک ئیماد بە قوربان ئەو ئەلفوبایە ئەو هیچ پێیز بەوە نییە تۆ عەقدەک دەکەی لە مەعبەنی دوو کەس دەرێ ئەگە تاخیر بووم یەک مانگو دەبی پارەکەی بدرێتێ کە لێی بێمنەتی دەرێ بڕۆ مەحکەمەی یعنی ناتانەوێ بدەن یعنی ئەو فێڵە لەو خەڵکە دەکرێت توخایە قەوس شەریکات ئێستا لێرە ئایفۆنە دامەنە سامسۆنگە ئەگە مزداقێتی ڕۆی خەڵک شتی لێ ناکڕی بەس ئەوە یەکەم شەریکە نییان گۆ ئەو دەردەی دەدەنە ئەو خەڵکەی خەڵک پارەتان دەداتێ عەقدتان کردی لە ماوەی 18 مانجی تەسلیمیکەی دوای ئەوە دەڵێن نا جمعە و شەمۆکان حساب نەکرایە خۆی خەلەلە نەوعی تەوقیعەکەیەکە کرایە دەبا بڵێ لەو بەروارەی ئەمە وەردەگرین بەڵام ئێستا ئەوەشتان نەوزێت ئەوجە ساڵە شتێ پەڕێ ئەوجە نایان دەنێ دەرێن بڕۆنە خۆتان نە مەحکەمەی باشە یعنی گەلە قورسە ئەوە فێڵە لەو میلەتەی دەکرێت نەو خەڵکەی دەکرێت کاک ئیمان بە قوربان لالا فێڵ دەکاتن ساڵەکە لۆ پارەکەی نادەن مادام بە خۆتان ئیمزاتان کردیە کاکە جان بە برای خۆم برێم یەکەمیانەمە فێڵمان نەکردیا ئەی چی ئەوە چی پێ دەرێ ئەتۆ حالەتێک دێتە پێشێ لە پێش اقتصاد و لە پێش ئابووری ئەوە مشکلەی خۆتانە شەریکات هەیە قەلۆش دەبی بە قوربان شەریکات هەیە قەلۆش دەبی بەس بەمساعدەشی برای خۆت کە بەڕوونی ئاخر ئەتو دەبێ ئەولا کاک عیماد بە قوربان ئەمە لێرەینا یەک ئەمە تەماشاکە ئەمە ڕوون دەکەمەوە تو بەرنامەی خۆت دادەنەی دە پرۆژەت هەیە یەک لە پرۆژەکانت فەشەل دەینیتن
یا یەک لە پرۆژەکان مەبیعاتی تەواو نییە مەبیعات نافرۆشرێت ئەتوو خەلەلێک لە تەوازنی پارە هاتون دەرچوونێ دەبیتن هەتا تو خۆت ڕاز دەکەوە هەندێک خەلەل لەبۆ دروست دەبی تاخیر دەبی چ دەبی ئەو شتانە ئەوە لە عەشائیری دەبی کاک عیماد تو نانە لە قانون نییە کاک عیماد بە قوربان ئەوە لە عەشائیری خاترگرتن هەیە کە تو عەقدەکت کرد دەبی کە جێبەجێت نەکرد دەبی زەریبەکەی دابنەی کاچی خۆم پارەیان بدەنێ دەبی پارەیان بدەنێ هاریەکە و مانگوێ $300 خۆی بدەیە چەندە ئەوە تو بادی بۆ عەقدەت کردیە ئەدیە بۆ عەقدەی لەگە خەڵک دەکەن والله من ڕاستە عەقدەکەمان کرد ئێمە چاوەڕێ دەکەین تەواو بیتن ئیستیلام بکەین هەر کەسە تەعویزیشیان دەکەینەوە ئەو دە بە مادی بی بە مەعنەوی بی خاصە پرۆژەکانی ئێمە زۆربەی کاتان پێشەژمانجی بەخوا ئەوەی لە کوردستان نەکارە بەیانی وەردەگیرن ئەنی شتێکیەوە کاک عیماد بە قوربان کوڕ کاچ خۆم ئەوە دەبتە عەشا ئەوە لە سەرف عەشەتو محامی عەقدەک دەکەی لەو بەروارەی ئەوە بوو $10 دادەنێم سەعاتی تەواو دەبی داوی بنەی نەک دوای بڵێ وەڵا خاتری زبرخانەی لۆ دەگرم و کارەبای لێ وەرناگرم یەک شتا من دەرێم بڕۆنە مەحکەمەیە تو بۆ بڕۆتە مەحکەمەی بۆ بڕاتە مەحکەمەی دەرێم ئەو هایلە بۆ دەکەم دەرێ لە تەعاشاری ئێستا بەس جابم چی لە بۆ بکەم پارەیان بدەنێ لۆ بستە مەحکەمەی کە پێی دەڵێ بڕۆتە مەحکەمەی بە دوو جەلسەی خلاص دەبی برای من بە دوو جەلسەی خەبیرێک کاک عیماد بە قوربان ئەوە ئەلف و بایە 1 زائد 1 دەکا 2 کە لەو بەروارەی نەیان دەیە نووسیتان هەرمانجە $300 دەدەینێ وایە نا یعنی ئەوە خۆ علمە تەکنەلۆجیایە چی هەژدەمانجی کارکردن کاکە هەژدەمانجی کارکردن زەر بیستی پێی دەکات تا 500 زەر بیستی دەبێتە 500 ڕۆژی کارکردن 500 ڕۆژی کارکردن مەحافەزە و وەروە ئەنواع جەوی دەکاتە چەند ڕۆژ کار کرایە عەزیزی من 800 ڕۆژ بوو بۆ نمونە عەفوەن بەس خزمەتی برای خۆت 800 ڕۆژی کارکردن بوو ناقسی 530 دەکرێت 530 دەکرێتن 260 دەکات 260 دابەشی 30 دەکەین هەژ مانگ دەدەچی هێنە و مانگ دەدەچی بە پێ ڕێکەوتی عەقدەت بەو شێوەیە برای ئەمن ناتانم دیاری بکەم مەحکەمە دیاری دەکات جانی من ئەوەی مۆزوع کاچی من بە قوربان یانی من قسەکەی من قانونیە ئوستاز ئەگەر سەری لێ دەرنەکەی نازانم بەڵام بخۆی واشە چۆن سەری لێ دەرناکە بەرا قانونن وا دەرێ ئەم سبکەم یعنیە ئەس پێ ناکەی بەس کاک عیماد فێڵ لەو خەڵکەتان کردێ نووسان 18 مانگ نەتان نووسیە یەک قەوز 18 مانگ بەبێ ئێستا لێرە کە قسە لەگە دەکات دەرێ ڤارداگ واتە 5 ڕۆژی ئیشکردن لە تەنیشتی دەنووسرێ ئەتوو بە مەتاتی تێشتەوە ئێستا کە پێت دەڵێن دەرێ ئاخر ئەمن ئەنواعی زەویم نەیەک نەدایتەوە و شەم یەکشەم لێک نەدایتەوە ئەو شتانە دەبی هەموو بنووسرێ ئەو فێڵە لە خەڵک دەکرێ قانون وا دەرێ ئێمە فێڵمان لە کەس براکەم ئەمە فێڵمان لە کەس نەکردووە عەقدە کابرا بەخۆی استشارەی مەحامی پێ نەکردیە معلومات دەسن ێستا تاوپێکردی فێڵی چی ئەو چ فێڵەکە بابا ئەوە فێڵە ئەتوو کە دەڵێ 18 مانگ کاک عیماد خۆی قەوز ئەم پێت دەڵێم لێرە کە دەرێ 18 مانگ لە تەنیشتی دەنووسرێت یان ئەوە دەبی کە بەبێ شەموو یەکشەمەکان بەس ئاو هەوا هیچ ڕەبتی نییە لێرە بەفر دەباری تۆفان دەباری شەریکە ئیجبارە ئیش بکە ئەو ئاو هەوایە چیە دروستان کردیە لۆ خۆتان یعنی هەست براکەەوە بەس لە کوردستان هەیە ئەو قانونە قانونەکەی مەوا دەرێت ظروف قاهیڕەی پێ دەرێن باران دەبی لە عەقد بنووسرێ کاک عیمادەوت لە عەقد نووسە ئەوەت لە عەقد نووسە قانون نانێ قەوزیە قەوز ئەمە قانونی ئێمە نظام زەم چ دەڵێ با لەمە ڕۆنکەمەوە قانونی ئێمە قانونی مەدەنی لە سەردەمی ئیشتراکیەوە هەتا ئێستا وشی خۆیتی باشە ئەوانە هەندێک لە نظامی عامە بە خۆی بنووسینە نووسینە بوشی ئەوڕۆپای نییە کە ئەوڕۆپا ورد و درشتی دەنووسی لەبەر ئەوەی قانونەکەشیان بە ڕسمالی ئەو یە ڕسمالی نظامێکی خاصن ئەو مەفاهیمی قانونیە فاسدی چییە لەوەی جوانتر هەیە لەبەر ڕوونکەمەوە
عقود مدني خاضعة لبو قانوني مدني بري برز كداليت كاتي عمل بمفتوحي هشتكي وآيات صنروجي عمله آيات صنروجي بارانا ناطاني شيء بكي أو شتانية أو اختصاصي محكمة بلا ري خبيرة شي دياري دكا بمفاتحة كردني محافظة وأنواع جوي عزيزي من أو قانون الوضعي من ونالم أبش قانون خود بفي قانوني مدني عراقي دا نسيناك بري قانون الشتر بهرحال كاكمال من نامي زياتر أو كم أوي دكري نكر أو شريكين قوة همو أو شريكاني تر يك دبي زور ورد بي دو كتأخير بدأي بارا بدرناك بدريته بلام كوادا كان أجد قانونيش خلق يعني نهاقي خلقك نيا بتخواه قوس نهاقي خلقك نيا كهمو أو شركاتانا مسؤولك تانا بشتا ببارا أو يخوتان دكان أو فعلا لو خلقانا دكري بالراسي لولاتي بقانونية وادكري هلا برهندي وادا بينين خلقك لسزادي رادو سدريو دولة من دا أو همو باري لمن خوارد أو شركة فعلي ذا كردين دا باعون دا تابي أو بيو همو لدرنزامي أو لو هريمي هم مسؤولقانا بشت أو شركاتانا هم قانون يلبوخ أو خلقي سباس دا كم كاك عماد هذا يك بيعمي خوش ما دام كم إما مزاري وبرادرش شركة جودالتن راستا بروجكاني ما عند تاخير ومشتي دارو دا بلام هر نهاتينا تجرنتيا كيا أنقو هر تسليمي عندك كان تجرنتيا كيا لا نستل أوي بيبنيتن سي عمارة اشتواوا سي عمارة حاضرة نستل زادة وشتوا مزاري نبايا خلق تدابو كو بيتن دم هتواوية كين هل أول شيء خلق دعوة بكات تعويز هذا دينه يلقى هيت نية وشتا لا بوي مشهور بوا أستاذ أو بعض بروجي هي بنوعي ليك شيء بلا مشتاقي زل من جنبه وكنت دراسة تأخير بلا بري وكو دشتي بهاش بعض صار ما يتوا وكو فلوريا ستي تازة تقطع كتير في باج صار بعض صالي إما بزيما نيشتي شيء خوش ما بدهم كذا كاك عماد منو توزاني قتل شون قتل دزي اگر يكو صد هیچ فرقی نیه او این گوش هلو چوارچی و دا صورتو زور سپاس کاک بابا دوكا كباري عقدك لك خلقك دكي دوها خاوني رأي عقدك خود نبي او تسمز داقيتك او همو وكو قلت من نبوني حكومته قانونه اوه بالا دستي رئيس مالا لسر او خلق هزاري بارها الخوناكي من هرب لم يقاتو بريدو اما دزانين اولا اوروبا لولاتك قانون بها متان دكو نسزن بتزديما بس لبي قانونية باشا كاك عماد كاتب شكوش